لەژێر ناونیشانی تەنها کشتوکاڵ گەرانتی ئابوورێکی سەقامگیرە بۆ کوردستان. بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ یەڵەبجە پێشەنگای ساڵانەی بۆ بەرەمە کشتوکاڵیەکان لە سنووری پارێزگاکە کردەوە. نوێنەری وەزارەتی کشتوکاڵ ئاماژە بۆ دەدات کردنەوەی پێشەنگا کشتوکاڵیەکان دەرفەتێکی باشە بۆ ناساندنی بەرەمی ناوچەکە و وەک بازاڕێکیشە بۆ ئەوەی جوتیاران و باخەوان بەرەمەکانیان ساغ بکەنەوە. دیارە سیاسەتی وەزارەتی کشتوکاڵ لە هەموو بەڕێوەبەرە گشتەکان ئەوەیە کە لە کاتی پێگەشتنی بەروبوومی ناوخۆ پێشەنگا بکرێتەوە بۆ نیشاندانی بەروبوومی ناوخۆ تاوەکو هەم خەڵک ئاشنابی بە زۆر و بڕی ئەو بەروبوومانی کە لە دەڤەرەکان بەرهەمدێ و هەم بازرگانانیش کەوانی کە دێن بەشدار دەبن لەم پێشەنگایە علاقەیەک لەگە برا جوتیارەکان دروست بکەن بۆی بەروبوومەکانیان زووتر ساغ بێتەوە لە بازاڕەکان. لە پێشەنگاکەشدا ژمارەیەک جوتیاری دەرەوەی سنووری پارێزگاکە بەشداری پێشەنگای بەرەمە کشتوکاڵیەکەی هەڵەبجەیان کرد و چەند جۆرە بەرەمێکیان خستە ڕوو. جوتیارێکی ناوچەی شارباژێڕم لە شارباژێرە بەشداریمان کردو لەم پێشەنگایە بەرەمەکانی خۆمانمان هێناوە وەکو ترێ مێوش هەڵوژا ترش باسق ئەمە بەرەمی ناوچەی خۆمانە بەرەمی وڵاتی خۆمانە. بەنسبەت ساختکردنەوەی بەرهەمەکانمان لە بازاڕەکانە ئەمە ئەبێتە سەرەتایەک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان ئەبێتە ڕیکلامێکی باش و من داواکارم لە هەموو جوتیارەکان بتوانن ساڵانە لە باتی ئەوەی یەک جار بێ بیکەین بە دوو جار بەرهەمەکانمان بخێنە بەرچاوی هاوڵاتیان. لەو پێشەنگایەدا زیاتر لە 24 بەرەمی کشتوکاڵی جیاواز لەلایەن 66 جوتیارەوە خرانە ڕوو. بەڕێوەبەری کشتوکاڵ یەڵەبجەش ئامانجی کردنەوەی پێشەنگاکە دەخاتە ڕوو. دەڵێت کردنەوەی ئەم پێشەنگایە بۆ سوودی بەڕێوەبەرایەتیەکان نییە بەڵکو بۆ سوودی جوتیارەکانە بۆ دەرفەتی دۆزینەوەی بازاڕکردن و نمایشکردنی بەرەمەکانیان. ئامانج لەم پێشەنگایانە بۆ سوودی بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵ نێ بەڵکو بۆ سوودی براژوتیارەکانمانە بۆ دۆزینەوەی دەرفەتی نمایشکردن و بە بازارکردنی بەرهەمەکانیانە یەکێ لە هەوڵەکانی وەزارەتی کشتوکاڵ بۆ پاڵپشتیکردنی براژوتیارەکان بۆ دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانیان پێشەنگا کشتوکاڵەکانە کە ساڵانە بۆ بەرهەمی جیاجیا بۆ چەند بەرهەمی بەیەکەوە ئەکرێتەوە لەسەر ئاسی پارێزگاکان. بەرهەمە کشتوکاڵیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەشێک لە پێداویستی بازاڕ یاریمی کوردستان پڕ دەکاتەوە. جوتیارانی سنوورەکەش داوا دەکەن ساڵانە چەندین جار پێشەنگای کشتوکاڵی بکرێتەوە بۆ خستنە ڕوو ناساندنی بەرهەمەکانیان. زۆری بەرەمە کشتوکاڵەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە کردنەوەی پێشەنگای بەرەمی کشتوکاڵی کردووە بە کەلتور. زۆرترین خواستیش لەسەر بەرەمی کشتوکاڵی لە هەڵەبجە هەنارەکەیەتی. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.